خۆش بوو کوڕم لێمان خۆش بوو خۆ بەڕاستی و عومەرە با داوای لێبوردنی لێ بکەین داوای لێبوردن لە من مەکەن من خۆشم باوەڕم نەدەکردە و ڕۆژە بێ تۆڵەوەرگرتنەوە لە ئێوە مستەحیل بوو بەڵام پێک فێری کردم چۆن مستەحیل بەدەست بێنم تۆ لە کارەکەت بووی باوا بێ لە برادەرەکانیشت بووی خیانەتت کرد ڕەزیل بووی بووم لە گەورەی هێزەکەشت بووی بە تۆم گوت بیر لە شتی بێعەقڵی مەکەوە بیر لە عەلێک بکەوە عەلێکی بێهێز و کە کەس لێی ناترسێ باوا بێ عومەر ئەزەل گرنگ نییە مادام تۆ دەژی باوا بێ بەڵام ئەوەی لە ئاسمانە لەویش بووی لە عاشقیشت بووی لە بەهاریش بووی تۆ بۆ خاتری پارە چیت نەکرد هەموو پارانی بەستی شتێ نابوو بوو بەیی منت تێر کرد باشترین هاوڕێتی دەگەڵ کردم یەکەم جار هەموو پارەکانتم برد دواتر خانووەکەت ئۆتۆمبیلەکانت ئۆتێلەکەت ژنەکەشت ئەیشانیشم برجەنگیز ئاسانترین شتی دنیا بوو چونکە هیچ تۆی خۆش نەویستوە لەبەر کوڕەکەی شوو بە تۆ کرد بۆ خاتری کوڕی من لەبەر من بەرگەی تۆی کرد هەرچێکتان لە من کرد هەمان شتم لە ئێوە کردەوە داوای لێبوردن لە من مەکەن لەوانی بکەن کوڕەکەی ئەوانتان برد ژیانی ئەوانتان تێکدا ئێستاش دەچن داوای لێبوردنیان لێ دەکەن عومەر وا مەکە دوورکەوە عەلی لە ژوورۆ نای من نەهێنن بڕۆن ئێمە بۆ ئەوە هاتوین داوا شتێک دەکەین هێشتان چیتان دەوێ چۆن بیڵێین ڕوتانیە بیڵێن ئەیکەوایە بۆچی هاتوونە مەمەد کوڕم ئێمە تۆڵی ئەومان لێ بۆوە من خراپم بەسەر هاتەوە خوا دەزانێ زۆر خراپم بەسەر هاتەوە باشە کەواتە بازەکەتان داوە کەواتە لە ئازاری ئێمە تێگەیشتن نا دەشتێک بڵێ جەنگیز سەیریسی دەکەی کاک عەلی چی بووە نییە دەرناسێ کوڕە ئێوە شتێک ناڵێن ها دیسانەوە بێدەک دەبن کوڕم داکە حاڵی ئەمانە نابینی بۆ هاتوون بۆ داوا لێبوردن هاتوین کەوایە داوایکەن مامونتاز ئێمە سەیری ناوچەوانم بکە مامونتاز ئێمە مامە ئێمە دەشتێک بڵێ جەنگیز چی بڵێم خۆ باوەڕ ناکەن ئیتر کەس لەو ماڵە باوەڕم نەکە باوەڕم پێ دەکەن گەر ژیانیشم قەپات کەم چی دەبێ عەلی بڵێم نیگەرانم بڵێم پەشیمانم چی دەبێ وا دەزانی باوەڕم پێ دەکەن جەنگیز باوەڕ دەکەن ها مام ممتاز باوەڕ دەکەن کوڕەکەتانم زۆر خۆش دەویست بەڵام پێویست بوو بیکەم باوەڕتان کرد پورە مەلیحە تۆ
تۆ لە دایکم نزیکتر بووی والله مەمات لە ناوچاوەکانی تۆ عومەر دەبینم براکەی خۆم ئەمە دەزانی؟ کورە والله دەتگوشم مەمات مەمات هەرێ تۆ شێت بووی خوا لە ناوت بە مەمات سپاس بۆ ئێوە جەنگیز عەلی زۆر سپاس باش بوو هاتن ئەو کەسێک کێ بوو کە بە جوانی خزمەتتانم دەکرێتە شەرمەزارن ئێوە کێن ئەوەی کە پەشیمانە کێیە داوای لێبوردە کێیە ئێوە کێن خۆشەویستانی کوڕەکەم کێ بوون باش بوو هاتن لە کۆتاییدا دوای ئەو هەموو ساڵە ڕووی ڕاستەقینەی خۆتان نیشاندا ئێوە مارینە ئێوە نازانن بەسە کوڕە ڕۆنە دەرێ زوو ئەم ماڵەم بەجێ بێڵن دوای ئەوەی لە زیندان هاتمە دەرەوە بۆ یەکەم جار چەکم هەڵگرت دەمویست مێش چێر وتان بپڕشێنم بۆچی وات نەکرد؟ نەمتوانی ئێوە باشترین هاوڕێی من بوون نەمتوانی ئەمە لەبیر بکەم من لەبیرم نەکرد ئێوە چۆن لەبیرتان کرد؟ ها؟ چۆن لەبیرتان کرد؟ عومەر بە من مەڵێ عومەر کوڕە عومەر لەکوێیە ها؟ عومەر دەبینی لەکوێ ها؟ خراپترین شت کە لە عومەرتان کرد خراپترین شت گۆڕینی ئەو بوو بۆ ئەزەل گۆڕینی چی و حاڵی چی بابە؟ دەمت داخە قسە مەکە عەلی ئەو ڕۆژەی کە بەهار مرد کاکە ئەو ڕۆژە منیش تێگەیشتم ئەها تۆ پێت وتم وتت نا لە زیندان عومەریان نەهێشت ڕاستت کرد ئێستا تۆڵی چێ وەرگرمەوە تۆڵە تەواو یانی لێی دەگەڕەی؟ لە هەمووی؟ لێی دەگەڕم جەنگیز لە هەمووی سەربەستن من چیم پێوتی؟ سەربەستن تا لە سەرەتاوە دەست پێ بکەنەوە تێگەیشتنەوە مانای چییە؟ یانی پێش ئەمڕۆ نەژیاون ئیتر ئەو گەڕەکە نییە قومارخانە نییە ئەو خواردنگەیی بۆی دەچوون ئەو کۆڵانەی بۆی دەچوون ئەو خۆشەویستانەی سڵاوتان لێیان دەکرد نین تەفۆ تۆ بوویە برادرێکی باشی ئەو وانە ئیتر تەفۆن نییە لە ژیانی پێشوتاندا هەرچێکتان هەبووە ئیتر نەما سەربەستن یانی ئەوە ڕێکەوتین با قسە لە کورتی ببڕێنینەوە ڕێککەوتین بوەستێک دەقە بوەستە ڕێکەوتین لەسەر چ ڕێکەوتنێک تۆ شتە دەڵێ کە من مەبەستمە چ شتێک لە ژیانی پێشت گرنگە خێزانەکەت ئیتر نییە ژنت هەبوو جەنگیز ئیتر ئەیشان نابینی مناڵت هەبوو ئیتر نییە نابێت جا ببینی هیچ کاتێک نەخێر ئەزەر سیرکە تو تێناگەی جان نابێ ناحەقیە والله ناحەقیە من کوڕێکمە بۆ جەنگیز من کە لە زیندان پاڵکەوت بووم کوڕێک لێرە هەبووە ناحەقیە ها؟ ئای لەو ناحەقیە تۆ بەس گوێم لێ بگرە یانی کێشە ئەوەیە ناتوانین هیچ پێ بڵن ئەوەندە حەقی هیچمان پێ ناوترێ بەڵام سیرکە چکایە تۆ وەکو ئێمەنی جان کوڕی منە من ئەوم گەورە کردووە پێم گەیاندووە ئەو گیانی منە جەنگیز ئەخر بەس بیر بکەوە بۆ خاتری خوا بۆ خاتری ئەو لەبەر ئەو بیرکەوە جان چی بەسەر دە بیر لەوە بکەوە زۆر زەحمەتە بەڵام دەیکەم
دەگۆڕێم خۆم دەکەمە شایانی جان یانی دەمە کەسێکی تر کەسێکی تەواو جیاواز دەگۆڕێم باش دەم ئەزەر ئەوە داواکاری نییە ئەزەر منیش خۆم دەکەمە شایانی کوڕەکەم یەکەم جار دەمە باوکێکی ڕکابەر دواتر ڕۆژێک دەمە باوکی جارانی هەموو شتێکی منتان برد جەنگیز تەنها کوڕەکەم بدەنەوە جان کوڕی منە کوڕەکەم بۆ دەگەڕێنیەوە ڕێکەوتین ئاخ عومەر ئاخ ڕێککەوتین ڕێککەوتین ئێمە کردمان و بازەکەشیمان داوە کوڕە پیاوە و حەقیەتی